بینەرانی بەڕێز، سڵاوی ئێمە و هاوکارانمان لە تلوزیۆنی ڕۆژهەڵات تیڤیتان پێشکەش بە بەرنامەیەکی نوێی سیاسیە توێنتە خزمەتتان باسێک لەسەر سێریەک چەمک و بابەتی پێویست بە ڕووداوەکانی ئەو ڕۆژانەتان پێشکەش دەکەین و قسە و باسییان لەسەر دەکەین. هەروەک ئاگادارن حوتی ڕەشەمە دوودانە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی بەڕێوە دەچیە، هەڵبژاردنی مەجلیسی خۆبرەگان و هەڵبژاردنی مەجلیسی شورای ئیسلامی. لەو بەرنامەیاندا دەمان هەیە باسێک لەسەر هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی، مێژووی هەڵبژاردن و لایەنە سیاسیەکانی بەشدار لەو هەڵبژاردنانە و کاریگەریەکانیان لەسەر کۆمەڵگای ئێران و لەسەر کوردستان بخەینە بەرباس. هەڵبژاردن وەسیلەی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات لە وڵاتانی دموکراتیکە. هەڵبژاردن بۆەوەی کە قبول بکرێت و خەڵک وەکو هەڵبژاردنێک چاوی لێ بکەن، سێریەک مەرجی هەیە کە نێوی هەڵبژاردننی ئازادی لێدەنێن. بێجگە لەو مەرجانە کە دەیبێت دەبێت کۆمەڵگاکەش بەستەرێکی مناسبی بەو هەڵبژاردنانە هەبێت. هەڵبژاردن بە حیزبایەتیەوە، بەبوونی ڕێکخراوە مەدەنیەکانەوە، بەبوونی چاودێرێکی ئازادەوە، بەبوونی بەشداریەکی گشتی خەڵکەوە، وەکو هەڵبژاردنێکی ئازاد پێناسە دەکرێت. بە تایبەتی لە سیستمێکی دموکراتیکیشدا دەبێت زەمینەهای بوونی حکوومەتێکی دموکراسی و دموکراتیک لە وڵاتە هەبێ. ئەو بەرزانەی کە هەڵبژاردنێک وەک هەڵبژاردننی ئازاد دیاری دەکەن و نێوی دەنێنە هەڵبژاردننی ئازاد، یەکەم شتیان بریتیە لە بەشداری گشتی خەڵک، یعنی هەموو کەسێک کە شرایەتێکی قانونیان هەبێ بتوان لەو هەڵبژاردنەدا چ خۆیان وەکو کاندیدا چ وەکو دەنگدەر بەشدار بن. دەبێ حیزب هەبێ، ئەو حیزبانە ئاگاداری سیاسی پێشکەش بە خەڵک بکەن و ئەو حیزبانە پاڵێوراوەکانی خۆیان، ئەو کەسانی لەگەڵ ئەفکار و سیاست و بەرنامەی ئەوان نزیکیان هەیە بە خەڵک بناسێن و خەڵک دەنگیان پێ بدە. بێجگە لەوە دەبێت کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوەهای تایبەت بەخۆی هەبێ کە بتوانێت لەسەر کاندیداکان لەسەر بەرنامەکان تەحلیل و شرۆڤەی خۆی ئیرائە بدات و خەڵک ئاگادار کاتەوە. بێجگە لەوە دەبێت سیستمێک هەبێ بۆ چاودێری کە پێش بە تەقەلوب و گەندەڵی لەو هەڵبژاردنانەدا بژیرێ و ئەو سیستمە سیستمێکی بێلایەن بێت و خەڵک قبوڵی بێ. هەر لەگەڵ ئەوەشدا دوای هەڵبژاردنەکانیش دەبێت سیستمێک هەبێ کە خەڵک بتوانێت لێپرسینەوە لەو کەسانە بکاکە هەڵی بژاردون دەنگیان پێداون و ئەگەر پێویستیش بوو لەسەر کارلایەن بەرەو کەسانی کە لە زیاتیان دابنێ. لە کۆمەڵگایەکی وەکو ئێراندا هیچ کام لەو مەرجانە بەدی نایە. هەر بۆیەشە زۆر کەس دەپرسێت کۆماری ئیسلامی و هەڵبژاردن کوجا مەرحەبا. کۆماری ئیسلامی لە پێناسەی خۆیدا سیستمێکی دموکراتیک نییە، لە شێوازی هەڵبژاردنەکەیدا شێوازێکی هەڵبژاردننی ئازاد نییە، ئەوانش بە پێی یاسا و قانونەکانی خۆیەتی وا قسەیەک نەکە ئێمە وەکو مخالفانی کۆماری ئیسلامی باسی بکەین. شتێکە بۆ خۆی لە یەکەم تعریفی خۆیدا لە دەستوری وڵات باز لە پێناسەی خۆی دەکا. ئەو حکوومەت هەروەک لە دەستوردا هاتووە مادەی 1 یا 2 باز لەوە دەکات دەڵێ حکوومەت ئەزانی خوددایە لە خودراوە دەدرێت بە پێغەمبەر لە پێغەمبەرەوە بە ئیمامەکان و لە دەورەی غەیبەتی ئیمامی زەماندا ئەو دەسەڵات و شەڕعیەتی حکوومەتە دەدرێت بە سێریەک لە فەقێ و مەلاکایە کە بە قەولی ئەوان واجدی شەرائیتن و نێوی وەلی فەقیهی لێدەنێن. وەلی فەقیه سیستمێکە هەتا دەورانی قاجاریش شاو بەشی مەسەبی دەسەڵاتیان بەشکرد بوو، بەشی شەڕع و ئاموزش و قەزاوەت لە دەست مەلادا بوو. پادشاش نوێنەری دەسەڵاتی ئیداری مەملەکەت بوو، پادشا حمایەتی لە مەسەب دەکرد، مەسەبیش پادشای مەشروعیەت دەبەخشی و حمایەتی مەشروعیەت دەکرد. لەو دەورەیەدا وردە کەسێک بە نێوی ئەحمەدی نەڕاقی باسێک دێنێتە پێشیە کە دەسەڵاتی سیاسی و مەسەبی قەزاوەت هەمووی بدرێ بە پیاوانی ئاینی. دوای ئەویش خومینی بۆ خۆی لە کتێبی کەشف و لەسرار لە وڵامدانەوەیەک بە کتێبێکی ئەفشاگەرانە بە نێوی ئەسراری 1000 ساڵە کتێبێک دەنووسێت ئەوەڵ نوێی دێنێتە کەشف و لەسرار دوای بە نێوی حکوومەتی ئیسلامی شتێک بە نێوی ویلایەتی فەقیه تێۆریزە دەکا کە کابرایەکە واجدی شەرائیت لە نەزەر ئاینیەوە بە قەولی خۆیان کە تەواوی دەسەڵاتی خودای لە ئیختیاردایە، دەسەڵاتایەکی شەڕعی کە دەتوانێت تەعتیلی بکە. خومینی لە دەورەی خۆیدا حەجی تەعتیل کرد کە ئەو دەسەڵاتە بێزگە لە خوددا لە ئایندا بە هیچ کەسێک نادرێ ئەحکامی شەڕعی تەعتیل بکە، بەڵام
لە بەرنامەی سیاسی ئەواندا بە وەلی فەقیه دەدرێت. لە خودی ئاینەکەشدا لە ئاینی ئیسلامدا خومینی دەم ساحبەیەکی لە نوفلۆشاتۆیە دەڵێ ئیسلام هەموو ئەحکامێکی سادر کردووە، یعنی دەسەڵاتی حکم سادرکردن و قانوندانان لە خەڵک دەستێنێتەوە، هەموو ئەحکامەکە دەنێرێتەوە سەر ئیسلام و خەڵک فەقەت لە چۆنیەتی ئیجراکەیدا دەتوانن نەزەر بدەن کارەکان بەڕێوە بەرن. دوایەوە لە ئێران ئاڵوگۆڕکردنی دەسەڵات وجودی نییە. بۆچی نییە؟ چونکە حیزب لە ئێران پێش بە شکڵگرتنەکەی گیراوە. یەکێک لە لەمپەرە گەورەکانی گەشەی سیاسی ئێران نەبوونی حیزب و حیزبایەتیە کە نەتەنیا حیزب وەکو مەفهومی سیاسەکەی ئیجازەی بوونی نییە، ڕێکخراوە مەدەنیەکان و کۆمەڵایەتیەکانیش پێش بە هەر جۆرە هەڵسوورانێکی کاریگەریان دەگیرێ و دەبێت فەقەت لە چوارچێوەهایەکی بەرتەسکی دیاریکراوی ڕژیمدا کاروباری خۆیان بەنە بە پێشە و ڕۆژنامەنگارانیش حتا بە شکڵی یەک نەفەرە و ئینفرادیش ئەگە بیان هەوێ ڕوونکردنەوەیەک و ئاگاداریەک بدەن دەکەونە بەر هێرش و پەلاماری کۆماری ئیسلامی و دەکەونە زیندانەکان. ڕۆژنامەنیگاری ئازاد دەورێکی زۆر گرنگی لە حکوومەت‌های دموکراتیکدا هەیە. هەروەک دەبینن ئەلئانەکە ئێران دووەمین زیندانی گەورەی ڕۆژنامەنگارانە و کەمتر ڕۆژنامەنگارێک هەیە بوێرێ بێ خۆت سانسۆریش شتێک بنووسێ. یەکێک لە گەورەترین مشکلاتێک و لەمپەرهایەکە لە پێش یەک نووسەر هەیە بێجگە لە سانسۆر حکوومەتی کە لە ئێران بەڕەسمی و بەربڵاوی هەیە، ترسێکە کە دەبێتە باعیسی خۆت سانسۆری. ئەو ترسەش پێش بە ئاگادارکردنەوەی کۆمەڵگا دەگرێت. هەر بەو دەلیلەش زۆر یەک لەو شتانەی کە ئێمە باسی دەکەین سەرڕای ئەوەی کە لە ئەسڵی قانونیشدا هاتووە کۆماری ئیسلامی بۆ خۆی نووسێتی ڕۆژنامەنگاران نەدەوێرن باسی بکەن، نەباسی کراوە، ئەگە باسیشی بکەن تووشی زیندان و تەبعید و شکەنجە و شتی ئاوا دەبنەوە. هەر بۆیش ئاڵوگۆڕکردنی سیاسی لە ئێران مەفهومێکی نییە، چونکە فقط یەک سیستمی حکوومەتی هەیە کە دەبێت ئیجرا بکرێت. دوو ئۆنسوری ڕاگەاندن و ڕۆشنبیری بەرامەدە و مەحسوڵی زەمینەیەکی مشەخەص و دیاریکراوی کۆمەڵایەتی سیاسی مێژوویی و ئابوورین. عەرسە و پانتاییە کە ئەم دوو ئۆنسورە دەتوانن تێیدا دەوریان هەبێت و کاریگەریان هەبێت عەرسە و پانتایی سیاسەتە. لێرەدا بۆ ڕوونکردنەوەی باسەکە دەتوانین کە سیاست بەسەر دوو بەشدا دابەش بکەین. یەک سیاسەتی دەوڵەتی و دووش سیاسەتی ڕەهایی یا سیاسەتی ئینقلابی. سیاسەتی دەوڵەتی بریتیە لە سازماندان و دامەزراندنی هەموو ئەو نەهادانەی کە لە جۆغرافیایەکی سیاسی مشەخەصدان و منتقێکە ئەم نەهادانە و ئەم دامەزراوانە بەڕێوە دەبات منتقی بەڕێوەبردنی پێ دەڵێن. لە بەرامبەر سیاسەتی دەوڵەتی دائێمە سیاسەتێکمان هەیە بە ناو سیاسەتی ڕەهایی بەخش یان سیاسەتی ئینقلابی کە نەتەنها سیاسەتی دەوڵەتی نییە بەڵکو لە دژایەتی و لە بەرامبەر سیاسەتی دەوڵەتیدا دەوەستێتەوە. ئەگەر بین سیاسەتی ڕەهایی بەخش یان سیاسەتی ئینقلابی پێناسە بکەین بریتیە لە وتنی هەموو ئەو شتانەی کە نابێت بوترێت، یان بە تعبیرێکی تر دەتوانین بڵێن کە بەرجەستەکردنەوەی هەموو شتانەیە کە نابێت بەرجەستە بکرێنەوە و لە چوارچێوەی بەرتەسکی پێناسەی بڤەدایە. ئەو خەتە مەرزەی کە ئەتوانێت ڕۆڵی ڕۆشنبیران و ڕاگەاندنەکان لە یەکجیا بکاتەوەت ئەم دوو جۆرە لە سیاسەتە. ئەم دوو جۆرە لە سیاست دەتوانێت جەهەت و ئاراستەی کاری ڕۆشنبیران و ڕاگەاندنەکان بگۆڕێت.
ئەگەر لەسەر ئەساسی پێناسەی سیاسەتی دەوڵەتی چاو لە کاری ڕاگەیاندن و ڕۆشنبیر بکەین دەرەنجامەکەی هیچ نییە جگە لەو قەڵەم و گۆڤار و ڕۆژنامە و ڕاگەیاندنانەی کە کاری سەرەکیان پاراستنی وەزعیەتی مەوجود و سیاسەتی مەرسوومە لەناو کۆمەڵگادا. بەڕای من لە فەزای سیاسی دەوڵەتیدا تەوزیعی عادڵانەی هەواڵەکان و ڕووداوەکان و گۆڕانکاریەکان ممکن نییە و منطقی دەرونی ئەم جۆرە ڕاگەیاندنانە بەڕای من مدیریەتی دەقیقی چەواشەکاریە و جەهەت و ئاراسەی قەڵەمەکانە. بەرامبەر بەم منطقە و هەروەها خاڵی دژبەر بەرامبەر بە ئەم منطقە سیاسەتی ڕەهایی بەخش و سیاسەتی ئینقلابیە هەروەها کە پێشتر ئاماژەم پێدا سیاسەتی ڕەهایی بەخش و سیاسەتی ئینقلابی ئیستراتیژیەکەی خۆی لە حەولی محوەری ئەو شتانەی کە نابێت بوترێن سازماندەهی ئەکات. کەواتە سیستمی دابەشکردنی یان تەوزیعی عادڵانەی هەواڵەکان و زانیاریەکان و گۆڕانکاریەکان هەمووی بەرەو ئەو ئاراسەیە دەچن کە لە خزمەتی سیاسەتی ئینقلابی دابن. کەواتە ئەم جۆرە لە ڕاگەیاندنانە کارێکیان نییە جگە لە تەوزیعی عادڵانەی زانیاریەکان و گواستنەوەی ڕاستیەکان. یەکێک لە بنەماکانی هەڵبژاردننی ئازادەوەیە کە ڕاگەیاندنەکانی ئۆپۆزیسیۆنیش و یا باشتر بڵێم ئەو ڕاگەیاندنانەی کە لە چوارچێوەی سیاسەتی دەوڵەتیدا کار ناکەن و ئیستراتیژی سیاسەتی دەوڵەتیان بۆ خۆیان پێناسە نەکردووە بێن هەڵبژاردنەکانیش پوشش بدەن و ڕۆماڵی بکەن. بەڵام ئێمە بینین کە لە کۆماری ئیسلامیدا جگە لە ئەو ڕاگەیاندنانەی یا جگە لەو ڕۆشنبیرانەی کە ئیستراتیژی و ئامانجیان لە خزمەتی بەرژەوەندیەکانی سیاسەتی دەوڵەتیدایە جگە لەو ڕاگەیاندن و ڕۆشنبیرانە هیچ ڕاگەیاندن و هیچ ڕۆشنبیرێکی تر ناتوانێت بە ئازادانە لە ئێراندا کار و چالاکی بکات و لەسەر هەڵبژاردنەکان کار بکات و ڕاستیەکان و بە ئیسلاح واقعیەتەکان لەسەر هەڵبژاردن لە کۆماری ئیسلامیدا باس بکات. لە هەر دەورەیەک هەڵبژاردن لە ئێرانە هەندێک لە ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران کاتێکە ڕاستگۆیانە هەڵسوکەوتەکەن لە بەرامبەر هەڵبژاردندا مەجبورە بن کە هەزینەهایەک بدەن. هەندێک لەم ڕۆژنامەنووسانە و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرانە یا دەکەونە زیندان و یا ئەوەی کە منعەکرێن لە کاری ڕۆژنامەنووسی و لە کاری نووسین و یا ئەوەی کە ئەوەندە ئەکەونە ژێر فشار لە کۆماری ئیسلامیدا کە مەجبورن ئێران بەجێ بێڵن و بڕۆنە دەرەوە لە ئێرانە. نمونەی گرنگ و بەرچاوی ئەم جۆرە لە هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی هەڵبژاردننی کۆماری سەرۆک کۆماری بوو لە ساڵی 1380 کە زۆرێک لە ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران کەوتنە زیندان لە کارمان کران و یا ئەوەی کە لە کۆتاییدا مەجبور بوون کە ئێران بەجێ بێڵن و بێنە دەرەوە لە ئێران. هەر لەم ڕۆژانەشە بینیمان و بیستمان کە ڕۆژنامەنووسانی بێسنوور یا گزارشگەرانی بێسنوور راپۆرتێکی بڵاو کردبووە کە لەو راپۆرتەدا بە ڕوونی دیار بوو کە ئێران یەکێک لە گەورەترین زیندانەکانە بۆ ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران کە ئێستاش لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا مەجبورن فشارێکی زۆر و حکمهایەکی زۆر قورس تەحمل بکەن و لە وەزعیەتێکی بوحرانیدا لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ژیان بەسەر ببەن. لە شەرتی ئەوەی کە چی خۆی کاندید دەکات چێ دەچێتە
سەرۆک کۆماری نوێنەری مەجلیسی خۆبرەکان کەسێک دەبێ اعتقاد و ئیلتزامی ئەمەلی بە ویلایەتی فەقیه ببێ. یعنی وەلی فەقیهی وەکو گەورە دەسەڵاتی ئاینی و شەڕعی قبول کرد بێ، هەموو حکمەکانی قبول بکاو و لە زێنی خۆشیدا حتا نەوێرێ ڕەخنەیەک لە وەلی فەقیه بگرێت کە حکمەکانی حکمی ئاسمانی. کەسانێکی ئاوا لەلایەن شورایەک بنێوی شورای نیگابانەوە کە 6 کەسی مستەقیم لەلای شخصی وەلی فەقیهەوە هەڵدەبژێردرێن، کۆنترۆل دەگرێن کە سەلاحیەتەکەیان ئیحراز ببێ. ئیحرازبوونی سەلاحیەتەکەی کابرا حتمما لە دیدی ئەو 6 کەسەی کە نوێنەری وەلی فەقیهەوەن باوەڕیان بە وەلی فەقیه بوو بێ. یعنی کەسێک کە کوچکترین ئیراد و ڕەخنەیەکی لە وەلی فەقیه بێت لە حیزبێک لە انتخاباتەکانی ئێراندا ناتوانێت خۆی کاندید بکە. پێشگە لەو لە انتخاباتی هایەک وەکو ڕیاسەت جمهوری ژنان و کەمایەتی ئاینیەکان و ئەوانش هەر بە فەرمی لیان قەدەغ کراوە، مافی بەشداریکردن لەو هەڵبژاردنەدا وەکو کاندیداتۆرە نییە. بۆچی کۆماری ئیسلامی لە تقریبا 2 مانگ دوای دامەزرانی خۆیەوە یەکەم هەڵبژاردنەکانی دەست پێ کردووە و هەتا ئەو ڕۆژە سا هەڵبژاردنەکان مانۆڕێکی زۆر دەدا و تەبلیغێکی زۆریان بۆ دەکا. کۆماری ئیسلامی سەرڕای ئەوەی کە سیستمێکی کۆنەپەرستانە و دواکەوتووە بە خۆشی ئەو شتە دەزانێت لە دنیای ئەوڕۆدا بۆی بتوانێت لەگەڵ مەفهومە نەوینەکان و مەفهومە پێشکەوتن خوازەکان خۆی بە فقدا لە جامعەی جیهانیدا خۆی مەترەحکە، مەجبورە بەعزە شتایەک بە ڕواڵەتیش بێ ڕوو بە خەڵکی دەرەوەی وڵاتەکەی نیشانی بدا، یعنی وڵاتیشدا ئەو شانۆیە بەڕێوە بەرێ. هەڵبژاردن یەکێک لەو شتانەیە شەرعیەت لە دەرەوەی وڵات دەدا بە کۆماری ئیسلامی. یعنی هەرچەند زۆرێک لە سیستمهای دیکتاتۆری دنیاش هەڵبژاردنیان بووە و باڵاترین بەشداری هەڵبژاردنەکان وەکو ڕێژەی بەشداری خەڵک لە هەرە دیکتاتۆرترین حکوومەتەکاندا بووە. حکوومەتی سەدام حوسێن تا 98% بەشداریان دەکرد، حکوومەتی بەشار ئەسەد هەروەتر. کۆماری ئیسلامی کەمێک ئەو شانۆیی جوانتر بەڕێوە بردووە و بنێی مەردوم سالداری دینی کە لێیناوە بۆ خۆی بە خیاڵی خۆی قەرائەتێکی نوێوینی لە دموکراسی داوە و زیاتری کاربوردی هەڵبژاردنەکان ڕووبە دەرەوەیە. ڕووبە دەرەوەی وڵاتهای نێودەتەوەیی هەمیشە بە دوای بەرژەوەندی هایەکدا هەن کە لە وڵاتێکدا کە سباتێکی سیاسی و ئارامشێک و مەقبوڵیەت و مەشروعیەتێک لایەن خەڵکەکەەوە بۆ ڕژیم هەبێ، هاوکاری و بەزە سەرمایە گوزاری هایەک و بەزە ڕەوابەتێکی جات دەکەن. کۆماری ئیسلامی ئەو شتە باش دەزانێ. هەڵبژاردن ئەو ئامرازەیە کە ئەو مەشروعیەتە هەرچەند بە زاهریش دەدا بەو کۆماری ئیسلامی کە بتوانێت ڕووبە دەرەوە دەوری خۆی بچێڕێ. کۆماری ئیسلامی لە ناوەش بۆ قودرەتنەمایی خۆی لە هەڵبژاردن خەڵک وەردەگرێت. بە هەڵا زۆر کات بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکان وەکو مەشروعیەتدان بە نیزامەکەی خۆی نێو لە دەبا. لە کاتێکدا لە کۆماری ئیسلامیدا خەڵکی ئێران بەشداریەکەیان یا بەشداری نەکردنەکەیان بە نیەتی ڕەئی خۆیان بە حکوومەت یا ئادەمی مەقبوڵیەتی حکوومەت نییە. هەرچەند زۆرێک لەو کەسانی کە بەشداری ناکەن، زۆریان نەک هەمویان بەو دەلیلە بەشداری ئەو ئینتخابات ناکەن کە سیستمیان قبوڵ نییە. بەڵام زۆر نیوە زیاتری ئەو کەسانەی کە بەشداری ئینتخاباتیشن سیستمیان هەر قبوڵ نییە و هۆکاری زۆرا زۆر بە خۆیان دەبینەوە. لە هەر هەڵبژاردنێکیشدا ڕێژەی بەشداری خەڵک فەرق دەکات. کۆماری ئیسلامی لە ترسی ئەوەی کە ڕێژەی بەشداری خەڵک زۆر بێتە خوارێ، هێناوێتی ئینتخابەتەکانی دوان تێکەڵکێش کردووە. ئەو تێکەڵکێشکردنەش ئینتخاباتێکی مەحەلی لەگەڵ ئینتخاباتێکی سەراسەری دەبێت. شورای شاریان لەگەڵ سەرۆک کۆماری داناوە. شورای شار مەحەلیترین هەڵبژاردنی ئێرانە کە بۆ ئیداری شارەکان بەڕێوە دەچێت. سەرۆک کۆماریش ڕوو بە دەرێ گرنگترین هەڵبژاردننی کە نێونێتەوەی چاوی لێ دەکەن. هەر لەبەر ئەوەش ئەو دوانێت تێکەڵکێش کردووە کە بتوانێت زیاترین ڕێژەی بەشداری بۆ سەرۆک کۆماری دابیم کات و زیاترین وەزنی ڕوو بە دەرەوە پێ بدە. مەجلیسی خۆبرەکانیشی لەگەڵ نوێنەری شاردیان ناوە. نوێنەری شارەکان لە مەجلیسی شورای ئیسلامی دووەمین هەڵبژاردننی گرنگ بۆ خەڵکی ئێرانە و حاڵەتێکی بوومیتری هەیە. زیاتر بەو هۆیەی کە لە وەرگرتنی بودجە و ئیمکاناتدا دەورێکیان دەتوانێت ببێ. هەڵبژاردننی مەجلیسی خۆبرەکان بە ڕێژەی ئامارەکانیش بێ ئەهمیەتترین هەڵبژاردن بۆ خەڵکی ئێران بووە. تەنیا دەوری هەڵبژاردننی مەجلیسی خۆبرەکان کە ژێراوێتی دوای مردنی خومێنی هەڵبژاردننی خامنەیی بووە.
لە قانوندا سێریەک وەزیفە بۆ مەجلیسی خوبرەگان دانراوە کە هەربەر گشتی سەرۆکی مەجلیسی خوبرەگان هەمیانی تعتیل کردووە و دەوری چاودێری بەسەر ڕاهبەری و چاودێری بەسەر دەستگاه ژێرنەزەری ڕاهبەری و بە حتا مەشورە دان و ئانەش کە بۆی دیاریکراوە حیز دەورێکی نێوبوونەتە مریدی مطلقی وەلی فەقی هەر لەبەر ئەوە فقط لە کاتی مردنی ڕاهبەردا ڕاهبەرێک هەڵەبژێنن کە لە ڕاستیشدا ئەوان دەورێکیان نییە لابیەکانی نییە ئەو مەجلیسان کە دیاری دەکەن چێ وەکو ڕاهبەر هەڵبژێردرێ ئێمە لە کاتی هەڵبژاردنی خامنەییدا دیتمان خامنەئی نە عالمترین نە مەرجە و بە نێوبانگترین کەسایەتی نێو ئاینی وەلای شیعە و ویلایەتی فەقیه نەبوو خامنەی بەخۆشی باوەڕی نەدەکرد وەکو ڕاهبەر هەڵبژێردرێ بەڵام ئەو لابیگەری کە بەتایبەت ڕەفسنجانی و ئەحمەدی خومێنی کردیان خامنەی وەکو کەسێک کە تەعادولی بینی لایەنەکانی ڕژیمی تێک نەدەدا هەڵبژێردرا و بووە ئەو کەسایەتیە کە تا ئەوڕۆ خەریکە جێگایەکی و پێگایەکی ئاسمانی و ئیلاهیشی پێدەدەن بەڵام ئەلئانەکەش دوای مردنی خامنەیی بە تاکید لابیەکانی نێو مەجلیسی خوبرەگان دەتوانن دەوروبژێڕن نە کەسایەتیەکان لە ئەو دەورەیەش کە بە دووشت ئەهەمیەت دەدرێت ئەو دوو مەجلیسە پرۆپاگەندەی بۆ دەکرێتەوە و لە نێو خەڵکدا باسیە دەکەن خودی سیاسەتی ڕژیمیان لە پشتە مەجلیسی خوبرەگان هێناوێتی کە بە بەردەستەکردنی ئەوەی کە خامنەی تەمەنی چۆتە سەرێ و احتیمالی هەیە بمرێ و کەسانێک دەبێت جێنشینی ئەو هەڵبژێرن هێناوێنە بە قرسی حساسیتێکیان بۆ ساز کردووە ئەو حساسیتێ بۆ کۆماری ئیسلامی سازی کردووە و تابووی مردنی خامنەی شکاندووە و دەیهەوێت ئەو باسە بێنێتە پێشێ چەند کاریگەری و چەند فایدەی بۆی هەیە ئەوەڵەن دەزیاتی ئەوەی نوکی چیژی ڕەخنەکان ڕوو بە سیستمی ویلایەتی فەقیه و خراپبوونی ویلایەتی فەقیه بێ ڕوو دەکاتە ئەوەی کە کەسێک بەنێوی وەلی فەقیه دەوری خۆی خراپگێڕاوە ئەو کول لەمەنی حرافکێشانی اعتراضی خەڵکە دوو ئومیدێکی واهی ئیجاد دەکا کە بەڵێ خامنەی دەمرێ و شەڕایەت چا دەبێ لە حاڵێکدا سیستم وابەستە بە فەرنێ خامنەی بمرێ و نەمرێ ئەو سیستمە دژی خەڵکی ئێرانە و باعسی ئیستیسمار و هەڵاواردن لە نێو ئێراندا و زوڵم و ستەم و کوشتنی ئازادی خوازان و زیندانیکردنی ڕۆژنامەنگارانە یعنی هیوابەستن بەوەی کە شەخصێک وەکو خامنەی دەمرێ و دەکرێت کەسێکی چاتر یا شوڕایەکی چاتر بێتە سەرکار فقط سسکردن و تەوەهومێکە وەکو ئفیونێک دەیان هەوێ خەڵکی پێ لە نەشەگیدا بێڵنەوە مەجلیسی شوڕای ئیسلامیش کاریگەریەکەی چییە دەوڵەتی جمهوری ئیسلامی بەتایبەت ئاغای ڕوحانی بۆچی ئەوەندە سەری مانۆڕدەدا ئێران کێشە و گرفتی زۆر هەم لە ناوەوە هەم لە دەرەوە هەیە بەوەی کە بجێ بخەن ئەگەر مەجلیس و سەرۆک کۆمار هەوڕاستا و لە پشتی یەک بن دەکرێت ئەو کێشانە کەم بێتەوە بۆ تەبلیغە دەیان هەیە لە نێو خەڵکدا وا بڵاو بکەنەوە ئەگەر دەوڵەت و مەجلیس هاوسوو بن دەتوانن زۆرێک لە کێشەکان بەتایبەت کێشە ئابوووریەکانی خەڵک چارەسەر بکەن ڕوو بە دەوڵەتانی دەرەوەش دەیان هەوێ ئیجادی ئەوەی اطمینانە بکەن کە ئەوان نێو خاکی ئێراندا سەرمایە گوزاری بکەن گرنگترین شل لە سەرمایە گوزاری خارجی هەزینەی تەمینی سەرمایە گوزاریە هەزینەی تەمینی سەرمایە گوزاری بە نسبەتی ڕیسکی سەرمایە گوزاری لە وڵاتێکە یعنی سازمان هەیەکەن کە دێنن ڕیسکی سەرمایە گوزاری لە وڵاتەکان ئەندازە دەگرن و ئەلامی دەکەن هەتاکو ئەوەی لە وڵاتێکدا سباتی سیاسی کەمتر بێ ئەو ڕیسکی سەرمایە گوزاریە دەچێتە سەریە و تێچوو هەزینەی وەرگرتنی سەرمایە خارجی بۆ وڵاتە زۆرتر دەبێت بەڵام ئەگەر مەجلیس و دەوڵەت بەیەکەوە هەماهەنگیەک و هەمسوو بن بە ئیسلاح دەتوانن ئەو تەبلیغە بکەن مقدارێک ئەو ڕیسکە کەم بکەنەوە و ئەو میلیاردها دۆلار نیازەی سەرمایە گوزاری و سەرمایەداری ئێران بە سەرمایە گوزاری خارجی وەرگرن بە هەزینەیەکی کەمترەوە خەڵکیش هیوایەکی واهیان بەوە ببێ کە بەڵێ بە هاتنەوە سەرمایە گوزاریە ژیانی خۆیان و ژیان وەزی ئابووریان چاتر دەبێت بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئابووری ئێران وەها داڕماوە نە بۆ سەرمایە گوزاریانە و نە بە هیچ زۆر سەرمایە گوزاریەکی پڕ لە گەندەڵی لە ئێران چارەسەری وەزئی ئابووری خەڵک ناکرێت ژیانی خەڵک گرێدراوە بە گۆڕینی ژێربەنای ئەو سیستمەوە ئەو سەرمایە گوزاریە ئەو پوڵانی ئێران لە دەرەوەی وڵات لە نێو خەڵکدا دابەش ناکرێت ڕاند هاو
باندهای سابەستە بە ڕژیم نابکرێ و ناشتوانێت نە ڕژیم دەتوانێت نە ئەوان دەتوانن دەست لەو میلیاردها دۆلار دەرامەدە پیسەی کە ئیسلاحان پوڵی کەسیفی پێ دەڵێن هەڵگرن وەرە ئەو پوڵانەش دەبێتە پشتیوانی سیاسیان. تودەهای خەڵک دەبێت ئەوە باش بزانن سیستمی گەندەڵ ناتوانێت ژیانی خەڵک باشکە. لە چاکترین حاڵەتدا ژیانی جەماعەتێک لە دەوروبەری خۆی باش دەکا. هیوادارین توانی بێتمان لەو بەرنامەیەدا بەشێک لە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامی ئەو شتانێک کە مەربوط بەوانە باس بکەین. لە بەرنامەی داهاتوودا ئێمە مێژووی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی و کاریگەری ئەو هەڵبژاردنانە لەسەر جۆری حکوومەتیش و ژیانی خەڵکیش بەیەکەوە دەدەینە بەرباس. ماڵاوا بە هیوای دیدار.